عزیزانی ئێمە جوانترین ساڵتان لێبێت لە مانگی ڕەمەزانی پیرۆزە کاتێک کە ئەچینە بازار لەبەرەوەی کە بە ڕۆژووین حەزمان لێ لەوەی کە هەرچ شتێک لەو بازاڕە هەیە بیکڕێن لە خواردنەوە بیگرە هەتاوکو پێداویستەکانی دیکەش بەڵام بە تایبەتی خواردن ئەمانەوێت ئێوارە سفرەوخانێکی زۆر جوانمان هەبێت هەرچی کە حەزمان لێ بۆ کە بە ڕۆژوو بووین ئەمە ئێوارە هەمان بێت و بیخۆین بەڵام کاتێک کە ڕۆژەکە ئاشکێنین ئەبینین کە ئەو خواردانە زۆربەی ناخورێت بە هەدەرە دێت و خەسارەکرێت ئەمە لەسەر خواردن ئەوزێت بەداویستی دیکە هەیە بە تایبەتی لە نیوەی مانگی ڕەمەزانی پیرۆزە بە تایبەتی جلکڕین لەبەرەوەی کە بۆنە ئاینیەکان بە تایبەتی لە نێتەوە ئیسلامەکانە و لای خۆشمان کە منێتەوەیەکی مسڵمانین گرنگێکی زۆری پێ ئەدرێت ئەمانەوێت چوانترین پۆشەکمان لەبەرابێت لە چەژنە لە دواییشە بۆ جلکڕین بەڵام ئەمانەی هەموویان نرخەکانیان بەرز دەبێتەوە کە هەندێک جار هۆکارەکە ئێمەین کە ئەو نرخی کاڵانە بەرز دەکەینەوە ئێمە ئەمڕۆ ئەمانەوێت باس لە کڕێنی هەموو ئەو پێداویستیانە بکەین و کاریگەری لایەنی ئابوووریەکە لەسەر گیرفانی خۆمان و بەگشتی لەسەر لایەنی ئابووری بزانینەوە پێداویستانەی کە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا ئێمە بە هەندوو پێویستی وەرئەگرین و ئەمانەوێت هەموو ئەو پێداویستانەی کە هەیە لە مانگی ڕەمەزانە بیان کڕین بزانین چ زەرەرێکی ئەبێت بۆ گیرفانی خۆمان و بۆ لایەنی ئابوووریەکە من ئەمڕۆ ئەمێ بە وردی باس لە تەوەرەکەم بکەم بە میوانداری زۆر بەڕست دکتۆرە لاڤە ئارەس پرسپۆری بواری دارایی و ئابووری دکتۆرە سڵاو لێ بێتۆن کاتەوە باس سڵاو پەیوەندخان چاوەکەم دکتۆرە لە مانگی ڕەمەزانە ئەمانەوێت هەرچی پێداویستێکمان هەیە بیکڕین بەڵام ئەمە کاریگەری ئەبێت لەسەر ئەوەی کازیان لە گیرفانی خۆم بگەێنێ لە سەرەتایە و لایەنی ئابووریش بەگشتی سڵاو لە بەڕێزیش پەیوەندخان سەرەتا پیرۆزبایی مانگی پیرۆزی ڕەمەزان لە بەڕێست و لە تەواوی بینەرانی شەشە جوانەکەی کورساتەکە بەنسبەتی مانگی ڕەمەزانەوە طبعاً مانگی پیرۆزی ڕەمەزان خۆی لە ئەساسا بە مانگێک ناسراوە کە تێیدا خەرجەکان بە شێوەیەکی گشتی زیاکە لەبەر کۆمەڵک هۆکار یەکێک لە هۆکارەکانەوەیە کە مانگی خێرکردنە خۆی لە ئەساسە مانگی پیرۆزی ڕەمەزان ئەمە ژوای کردووە کە بەشێکی زۆری تاکەکانی کۆمەلگای ئێمە بە حکومەوەی کۆمەلگایەکی مسلمانین لە مانگەیە هەڵەستێ بەوەی کە دەستی هاوکاری بۆ کەسانی کەم دەرامەت و هەژارەکان درێژ بکە ئەویش بە پێدانی بڕێک پارە بێ یا بەکڕینی کاڵا و خزمەتگوزاری و خواردەمەنی و هەتا کۆتایی ئەمە لە کۆتایی بێتەوەی زیادبوونی خەرجیەکانوان یەکێکی تر لە هۆکارەکان پەیوەستە بە لایەنی جەستەیی مانەوانێ حکومەوەی کە ئێمە بە ڕۆژوون و بۆ ماوەی چەندین کاتژمێر لە خواردن و خواردنەوەکان دائەبڕین ئەمەوە ئەکا کە زۆر جار هەچ خواردنێکە بینین هەچ خواردنەوەیکە ببینین حەزەکەین بیکڕین چونکە ئەمە پێداویستێکی جەستەیی مرۆڤەکانە و ئەمەوە ئەکا حتا لە ڕادەبەدەری خۆمان لەو حەدی خۆشمان کە پێویستمانە زیاتر خەرجی بکەین بە تایبەتی لە بواری خواردنەوە خواردنەوە کە ئەمە بەشێکی زۆری داهازەکانمان بەبێ پلان بەداخەوە بۆ ئەمە ئەڕوە یەکێکی تر لە هۆکارەکان ئەوەیە کە ئێمە لە دوای تەوابوونی مانگی پیرۆزی ڕەمەزان جەژنێتە پێشەوە کە یەکێکە لە موناسەبەکان یا لەو بۆنانەی کە ئێمە گرنگێکی زۆری پێین وەکو کۆمەلگای خۆمان بۆ ئێمەوە ئەکا لە مانگی ڕەمەزانە ئێمە ڕووکەینە کڕینی بەشێک لە پێداویستی و لە کاڵاکان حتا ئەگەر ضروری نەبێ ئەگە پێویستیشمان نەبێ بۆ ئەم مناسبێ بۆ ئەم یادە و بۆنەی خۆمان ئامادە بکەین بە تایبەتی لە ڕۆژەکانی کۆتایی ڕەمەزانە کە دیسانەوە بێتەوەی زیادبوونی خەرجەکانمان و یەکێکی تر لە هۆکارەکانەوەیە کە لە مانگی ڕەمەزانە زۆرترین ڕکلام ئەکرێ زۆرترین دیعایە ئەکرێ بۆ کاڵا خزمەتگوزاریەکان دیسان ئەمەوامان لەیەکە بە تایبەتی لە ڕۆژگاری ئەمڕۆیە بەهۆی سۆشیال میدیاوە کە زۆر ئاسان ئەم ڕکلامانە ئەگاتە ماڵەکانمان و ئەگاتە دەست بەکاربەر و ئەکە کە بەکاربەر ڕابکێشێت بۆ کڕینی ئەم کاڵایانە هەر بۆیە بەشێکی زۆری داهاتەکەمان لەمانە خەرجەکەین ئەوەی کە باسی زیانی ئەم بڵین خەرجکردنە زۆرە بێ کە بڵین پلانمان نیە لەم خەرجیانە کۆمەڵک زیانی ئابووری هەیە لە ڕۆ ئابوورێکەوە گەر باسی بکەین یەکێک لەوانە ئەوەیە کە ئەم زۆری خواستە ئەم زۆری بەکاربردنە و ئەکا کە ڕێژەی هەڵاوسان لە بازارە زۆر بێ یعنی بۆ نمونە هەرچی لە بازارە ئێمە خواستمان بە شێوازێکی زۆر لەسەری زیاد کرد ئەو شتە ئەو کاڵایە ئەو خزمەتگوزاریە نرخی بەرزە بێتەوە ئەمەش زۆر جار ئەبێتەوە هۆی بڵین هۆکارێک بۆ لای بازرگانەکان یا فرۆشارەکان بەداخەوە کە هەلەکە ئەقۆزنەوانێ و ئەکەن کە نرخی کاڵا و خزمەتگوزاریەکانیان زیابێ کەواتە ئەم زیادبوونی خواستە بە شێوەیەکی کتوپڕ و ئەکا لە بازاڕیشە نرخەکان بە شێوەیەکی بەرچاو زیاد بکە زۆر باشە کەواتە ئێمەین کەوا ئەکەین لەوەی کە لە بازاڕە نرخەکان بەرز بێتەوە بەڵکو هەموو ئەزانین هەمیشە ئاماژەکەەوە ئەکرێت لە یەکەم ڕۆژی ڕەمەزان کەوتیان بەیانی دەستپێکی ڕەمەزان و یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆزە کە شتێک بوونە پێشتر بە نرخێک کڕێتە بەیانێ بووین هەنجار نرخەکەی هێندە و دوو هێندە زیادی کردووە کەواتە ئێمەین کە هۆکارین بۆی کە ئەم نرخانە زیاد بکرێت بە دڵنیایی هەموو کات لە بازارە بە تایبەتی بازاری ئێمە کە بازارێکی بەرهەمهێن نین بازارێکی زۆربەی کاڵاکانمان هاورداکەین لە دەرەوانێ
کەواتە جیهازێکمان نییە یعنی چۆنەڵی ئێمە لە ئابووری پێڵێن جیهازی بەرهێمەنانمان نییە کە یەکسەر وەڵامدانەوەی هەبێ بۆ ئەم زیادبوونی خواستە کەواتە ئەمەوە ئەکا کە تۆ بە کتوپڕی کە لە بازارە خواستە زیاکە لەسەر ئیتر هەموو شتەکان چکەمە ینی لەسەر هەموو شتێ خوازیاکەین حتا ئەو شتە هەر ڕەبتی بە مانگی ڕەمەزانی شەوە نەبێ بە جەژنی شەوە نەبێ ئێمە حەزەکەین کەچیتە بازارە و شت کڕی ئەمە یعنی شتێکە لە کۆنی شەوە لەگەڵمانە هاتۆکو خویەکی لێ هاتۆ بەداخەوە ئەمە وە ئەکات کە منێکی فرۆشیار کە هەستەکەم کتوپڕ خوازە سەر کاڵاکەم زۆر بووە لە هەمان کاتام کاڵایە خۆی بەرهەم ناهێنرێ لە ناوخۆ لە دەرەوەی هێنم ئەمەوە ئەکا یەکسەر نرخی کاڵاکەم دەرفەتێک بێ بۆم کە ئەم نرخە زیاد بکەم و لە هەمان کاتە ئەمە زیانێکی تری هەیە لە ڕووی ئابووریەوە کە تەرازوی بازرگانیمان زۆر لا سنگەکە چونکە ئەو کاتە وەکو باسم کرد ئێمە وڵاتێکی بەرەمێن نین زۆربەی کاڵا و خۆراک و پەدایسەکەمان لە دەرەوە هێنی ناو وڵاتەکە کە کاتێک تۆ ئەم خواستە زیائەکەی یعنی تەرازوی بازرگانیەکەت لا سنگترە بێ یعنی ئەو بڕە لە خواردن لە کەلوپەل لە کاڵا کە لە دەرەوەی هێنی زیاترە لەوەی کەی نەریتە دەرەوە کەواتە ئەمە خۆی لە ئابووریان زیانەگەێنێ بە پرۆسەکە بەڵێ زۆر باشە اینجا بەداخۆ ئێمە لە 2014ەوە لەگەڵ شەڕی نەگریستی داعشەوە ئەبینینەوەی کە لایەنی ئابووریەکە لە هەرێمی کوردستان و لە عێراق بەڵام بەتایبەتی لە هەرێمی کوردستان بەتایبەتی لایەنی ئابووریەکەمان لە قەیرانە تووشی قەیرانی ئابووری بووین ئێمە تاک ئەتوانین ڕخری ئابووریەکەی خۆمان مێسەرتا لە ماڵی خۆمانەوە دەستۆکەین وەکو چۆن بەڕێزە ئاماژەت بەوە کرد ئێمە خواستە سەر هەم بابەتەکان زۆرێ بەڵام بەتایبەتی توانین بڵێن لە بابەتی خواردنە ئەچم بۆ بازار با ئێمە هەر ڕازگۆ بین لە خۆشمانەوە حەز ئەەکەین هەرچی خواردنەکەیمە لە بازارەکە بکرم بووی ئێوارەی بکەنە سەر سفرە خوانەکانمان بەڵام کە ڕۆژەکە شکێنین هیچمان بۆ ناقرێت و دەوای لێکەمان خواردانە هەمووی فڕێین ڕاستە بەڵێ ئەمە یەکێکی ترە لە زەرەرەکان بەڕاستی کە ئێمە لە ڕووی خواردن و خواردنەوە تەنانەت وەکو دراسەیە کە من خوێندومەتەوە لەسەری بەکارێنانی ئاو کارەبا و ئەمانەش لە ڕەمەزانە زیاترە بێ یعنی بەراورد بکەی بە کرێی ئاو کارەبا ئەو بڕە لە کارەبا و ئاو کە سەرف کردو لە ڕەمەزانە زۆرترە تەنانەت لە مانگەکانی پێش ڕەمەزانە یعنی بەدەر لە خواردن وەک باسم کرد ئەمانەش هەمووی بەکارێنانی زیاکە ئەمە بەشێکی پێویستە بە ئێمە خۆمان لە ئەساسا کۆمەلگای کوردەواری کۆمەلگایەکی بەکاربەرین یعنی ئەمە نەڕەفتی بە قەیرانی 2014 نە پێشەوار خۆمان کۆمەلگایەکین زیاتر داهاتەکەمان خەرجەکەین وەک لەوەی پاشەکەوتیکەین و بەداخەوە زۆربەی کات پلانمان نییە لە خەرجکردنی داهاتەکانمان و لە مانگی ڕەمەزانیشە بە حکمی ئەوەی کە تۆ بۆ چەندین کاتژمێر لە خواردن و خواردنەوە دابڕی کاتچتە ناو بازارەکان و نامارکێتەکانە هۆڵی زۆرترین زۆری ئەم خواردن و خواردنەوەوانە بخەیتە سەر سفرە وەک بەڕێز ئاماژەت پێت کرد دواییش ناخورێ یعنی بەزایە ئەڕوە جا بۆ ئەوەی کە تۆ خۆت لەمە بپارێزی کۆمەڵێک ڕێوشوێن هەیە کە بە تایبەتی لە ئێستەیە بەداخەوە کە لارێمی کوردستانەمە تۆزە قەیرانی موچەمان هەیە و موچەمان لە کاتی خۆیان نییە لە وەکو یعنی لە 2014 هەموو ئاگادارین کە ئێمە موچەمان مەزبوط نییە قەیرانمانێ بە چەند دۆخی سەختی ئابووریە تێپەڕ بووین کەواتە تۆ ئەبێ هەوڵ بەی باشترین ئیداری داهاتەکەت بکەی بە تایبەتیش لە مانگی ڕەمەزانە لە بەروی مانگێکە بە حکمی ئەوەی تۆ دابڕانەیە لە خواردن و خواردنەوە زۆر جار لەژێر کۆنتترۆلی خۆت دەرەچێت لە خەرجکردنی داهاتەکەت سەر باشە باس لەو ئیدارەدان و لەو پلانەکە لەوەی کە تاک پێویستە پلانێکی هەبێت جا ئێمە لەو مادانی لەو وانانەی کە لا خوێندنگاکانە ئەخوێنرێت ئانەی کە بەشی وێژەیە بابەتێکیان هەیە ئابووریە بەڵام ئانەی کە بەشی زانستی هەڵەبژێن بابەتێکیان هەیە بە ناوی ئابووریەوە وی ئەڵێ بەخوا من هیچ زانایەکم لەسەر ئابوورینی و هیچی لێ نازانم تا چەند گرنگە لە پرۆسەی خوێندنە بەجیالەوەی کە ئەمە وێژەیە و ئەمە زانستیە بەڵام بابەتێکە بێ بۆ ئەوەی کە من بتوانم پلانێک بکەم لە بەروی هەمومان کاتێکە خوێندنگا تەواوکەین دوایی لە زانکۆیە داهاتێکمانە بێت من بتوانم ئیدارەی ئەو داهاتی خۆم بم ڕاستە وەڵاهی تێبینەکەت زۆر جوانە پەیوەندفان بەڕاستی ئابووری منیش وەکو کەسێک کە خۆم زانستی بووم هیچ زانیارێکم نەبوو لەسەر بەشی ئابووری تەنانەت ئەمە بۆ بینەرانیش کە لە پۆلی 12 لە ئابووری وەرگیرام یعنی نەمەزانی ئابووری چی ئەسڵان وە مەزانی هەر تەلەبەی وێژەی ئەتوانێت سەرکەوتوو بێ لە ئابووریە بەڵام نەخێر ئابووری زانستێکە پەیوەندی بە تەواوی تاکەکانی کۆمەلگاوە هەیە لە مناڵێکی بچکۆلەوە لە مناڵێکی سەرەتاییەوە کە تۆ ڕۆژانەیەکی بەسیتی ئەیتێ پێویستە زانیاری هەیە لەسەر خەرجکردنی داهاتەکەی لەسەر خەرجکردنی ڕۆژانەکەی تا کەسێکی تەواو کامڵ و پێگەیشتوو کەواتە زۆر زۆرورەکە لە ناوەندەکانی خوێندنە بابەتێک دەرسێک وانەیەک تەنانەت ئەگەر سیمینارێکیش بێت تەرخان بکرێ ساڵانە بۆ تاکەکان بۆی کە بەرچاوڕوونیان هەبێت لەوەی چۆن ئیدارەدانی داهاتەکانیانەکەن چونکە زۆر جار من ئەمەم بە نمونە هێناوەتەوە کەسانێک هەن ئاسی داهاتیشان زۆر بەرز نییە یعنی ئەو ڕێژی موچەی کە وەرێک لە سنووردارە بڕێکی کەمە بەس چونکە ئیدارەکەی جوانە ئیدارێکی زیرەکانەیە ئیدارێکی ژیرانەیە تەواوی پێداویستیە ضرورەکانی ژیانی خۆی پڕ کردوێتەوە ئەتوانین بڵین خۆشگوزەرانە مقارنەتەن بە کەسێک کە موچێکی زۆر باشیشی هەیە بەس دەبەرەوەی پلانی نیە ئیدارەی ناکە نەگەیشە بۆی کە بڵێم
چۆنەڵی زۆر پێداویستەکانی ژیانی پڕ کردوێتەوانێت. بەڵێ کاتێ لەوەی کە باس کرد لەوەی کە جیاوازی موچانێک کەسێ من موچەکەم کەمە بەڵام ئیدارە پیا و ئەتوان کرێ خانووی لێ بم ئەتوانم چی خێزانەکەشم دابین کەم بەڵام بەرامبەر بۆ هەندێک کەسێ ئەڵێ بەخوا من مانگانە داهاتێکی زۆر باشیشم هەیە بەس هیچم دیار نییە. ڕاستە ئەوە هەمووی ئەچێت بۆ ئەو پلانە بۆ ئەو ئیدارەدانی داهاتە کە ئێمە وەکو تاکێک وەکو بەکاربەرێک ئەبێ هەمان بێ لە ژیانی ڕۆژانەمانە. هەموو کەسێک بەداخەوە لە کۆمەلگای ئێمە پلانمان زۆر کەمە، یعنی بۆ تەواوی پرۆسەکانی ژیانمان لە نێویشا پرۆسە ئابوووریەکان خەرجکردنی داهاتەکانمان پلانمان نییە و ئەگەر پلانیش دانین جێبەجێ ناکەین. یعنی زۆربەی زۆری موچەخۆران وەرە سەیریکە لە دەڕۆژی یەکەمە لە 170 بۆ 80 موچەکانیان خەرج کردووە بەبێ ئەوەی کە تەواوی پێداویستەکانیان پڕ کردبێتەوە یان پلانەکانی کە هەیەیان بووە لە پێش وەرگرتنی موچە جێبەجێیان کردبێت. کەواتە پلان زۆر زۆرورە، یعنی هەر کەسێک پندێکی کوردەواری هێڵە بە پێی بەڕەکەی خۆت پێدراکێشە. کەواتە هەموو کەسێک من ئەزانم کە داهاتەکەم چەنە موچەکەم چەنە بەڕێزە عینشت بەپێی ئەو موچەیە ئەو مەبلەغە پارەی کە هەتا وەرە پلانێک بۆ خۆت دانێ کە پلانەکەش چۆن داهانەی ئەو شتانی زۆر زەرورە لە ژیانی ئێمەیە وەکو خواردن و خواردنەوەکان ئەمەش بەبێ ئەوەی یعنی زیادە ڕەوی تیا بکەین بەتایبەتی چکەمە باسەکەمان لەسەر مانگی پیرۆزی ڕەمەزانە و هاتوو چۆ بۆ نمونە ئینتەرنێت ئەو شتانی کە زۆر ینی کری خان و کری ئاو و کارە بەم شتانی کە ئەساسیە لە ژیانی تۆە سەرەتا ئەمانە پلانی بۆ دانێ، یعنی پاری بۆ تەرخان بکە موچەکەتی بۆ تەرخان بکە لە دوای ئەوە ئەتوانی بیتە سەر ئەو شتانی کە ئیزافیە بۆ خەرجیەکانی تۆ، یعنی ئەگەر هەبێ نەبێ کاریگەری ڕاستەوخۆی نابێ لەسەر ژیانی تۆ. اینجا وەرە پلانی ئەمانەدانێ لە هەمووی گرنگتر هەرچەنە ئەگەر بڕێکی زۆر کەمیش بێ هەر تاکێک لە تاکەکانی کۆمەلگا پێویستە بڕێکی کەم لە پارەکی پاشەکەوت بکە لە موچەکەی لە داهاتەکەی بۆی کە بتوانێت دواتر ئیسفادەی بکاتەوە. سەرمێزێکی چۆڵمانەیە لە بەروی بەپێی پابەندی مامانکە ڕەمەزانی پیرۆزەوە جار ناتوانین بخۆین بۆیە سەرمێزەکەشمان زۆر چۆڵە. بەجیا لەوەی کە باسمان لە خواردن کرد لە نێو ماڵەکانە ئەبینین لەوەی کە لە زۆربەی ڕێستۆرانتەکانیش بەتایبەتی ڕێستۆرانتانەی کە بۆ فێک کراوەیە ئەبین کە خواردنێکی زۆر ئەهێنرێت بەڵام لە دوای سەری سەر و مێزاکەی ڕاستی یعنی ئەڵێ ناحەکە ئەم خواردنە هەمووی ئاوا ماوەتەوانێ و لە دوایشان ڕێستۆرانتەکە چی بکەن ناچار لەوەی کە ئافرەی بات. بەڵێ بەداخەوە یەکێکی ترە لە کێشەکانمان ئێمە وەکو کۆمەلگای خۆمان بەدەر لە مانگی پیرۆزی ڕەمەزانیش هەر ئەو ڕێستۆرانتانەی کە خواردنەکانیان بۆ فێیە ئەم حاڵەتی تیا ئەبینین کە ڕۆژانە بەشێکی زۆر لە خواردنەکانیان فڕەیەن. ئەمەش وەک گوتم سەرەتا پێویستە بۆی کە ئێمە کۆمەلگایەکی بەکاربەرین، یعنی خودی خۆمان حەزمان لە بەکاربردنە، یعنی هەموو کات یان زۆربەی کات لە حەدی خۆمان زۆر زیاتر بەکارە بین کە بەرەو هەدر و بەرەو ینی بەفیڕۆچوون و خەسار بۆ نەچێت وەکو کە خۆمان باسیەکەین. بۆیە تەسەوەر کە پێوەند خان لە زۆر وڵاتی دنیا یعنی راپۆرتێکم دی کە ئەو ڕێستۆرانتانەی کە خواردنەکانیان بۆ فێیە و تایبەتریش لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ئەو خواردنانە کە ئەمێنێتەوانێ بۆکسی یعنی خواردنە پاکەکان بەبەستە تەڵان بۆکسی تایبەتی لێ حاضر ئەکرێ خواردنەکان جیا ئەکرێتەوانێت تەوزیع ئەکرێ بەسەر خێزان و کەسان و بڵین ئەو هاواتانەی کە پێویستیانە و کەم دەرامەسم و هەژارن و یان لەسەر شەقامەکان نەمێننەوانێ و تەوزیع ئەکرێ بەسەر ئەوانەیە. بۆیە بەداخۆمێکی تر لە کێشەکانمان ئەوەیە، یعنی تەنانەت لە مانگی پیرۆزی ڕەمەزانە سەر سفرەکانی خۆشمانەوێ بۆ فێ خواردنێکی زۆر ئامادە ئەکەین بەڵام گوێناین ئەوەی کە چنێکی لێ بەکارێنین دواترەکەشی بیر لەو ناکەین و کە ئیسفادە لەم خواردنە بکەین باکەکەی لێ جیاکەینەوەنێ یارمەتی خەڵکی تری پێبین این فڕی ئەین و بەداخەوە زەرێکی زۆر لە ڕووی ئابووریەوە بە خۆمانەگەین. باشە پاس لێ بۆ قسە کرد کە ئامادە ئەکرێت خۆم ئەتوانم بڵم خۆم کەسێکم لەوانەیە کاتێک کە ئەچمە ڕێستۆرانتێک ئەو خواردنەی کە داوای ئەەکەم کە شتێکی بمێنێتەوانێ من ئەکەم بە سەفەری لەبەرێ بیر ئەەکەمەوە لەوا چێکەنین بی بەمە ماڵەوە ئەم خواردنە کەسێکی تر بیخوات و بە هەدەر نادرێن ئەگەر هەر نەبێت من لە ترافیکەکانەوەی کە من زۆر مناڵ ئەبینین بە تایبەتی کەسە شەقامەکانن ئەگەر خواردنەکە بە پاکی ڕاگیرابێت بیتە دەست کەسێکی تر لەوەی کە بیخوات بەڵام ئەمە هەندێک جار لەنێوان دوو شتا تێکەڵ ئەکرێت پێی ئەوتێت ئەمە کەسێکی ڕەزیلە ئایا بەڕاستی ئەم کەسێکی ڕەزیلە ڕەن لە ڕوا ئابوووریەکەیەوە یان کەسێکە ئیدارەی شتەکانی خۆی ئەیات. بێگومان ئێمە زۆر جار بەداخەوانەیە وازان ئابووری ڕەزیلیە، یعنی لە زۆر شوێن کە ئەڵەن پسکۆڕێکەوە چێڵم ئابووریڵن باوکە زۆر ڕەزیلی ئەڵەن نەخێوان نییە ئابووری ڕەزیلی نییە. ئابووری واتە ئیدارەدانێکی دروست، ئیدارەدانێک و بەڕێوەبردنێکی ڕاست بۆ سەرچاوەکان بە تایبەتیش سەرچاوەکانی داهات و ئەو خەرجانەوە کە ئەیکەین. بێگومان ئەو کەسانی بەڕێز بەسپاس و دەستخۆشیەوە کە ئەو ئیشە ئەەکەی و لەگەڵ هەر کەسێکی ترا کە بڵین هەڵەسە بەوەی کە خۆراکێک خواردنێک خواردنەوەی کە لە شوێنێک لێ ئەمێنێتەوە هەڵێگرێ خۆی ڕێگا ڕاستەکە ئەوەیە تەنانەت لە ماڵی خۆشە لە دەرەوە لە ڕێستۆرانتەکان کە خواردنەگەین لە حەدی خۆی زیایە و بە پاکی ماوەتەوانێ هەم لە ڕووی دینێکەوە خێرە کاگەرتەبی بە کەسێک
یان ئەگەر خۆ جارێکتر بەکاری بینیتە ببیتەوە بۆ ماڵەوانە کەسێکی تر استفادی لێ بکە ئەمە لە ڕۆ ئابوووریەکەەوە دیسانەوە جارێکتر قازانج سولبەتەوە گەێنێتەوەێت باش ئەمە با لەسەر خواردن نەمێنینەوە بچینە هەر لە لایەنی دیکەی ژیانیشەوە بەجیا لە ڕەمەزانیش لە دوای ڕەمەزانیش هەستی پێ ئەکرێت زۆر کەسمانەیەوە کوچۆم لە هێنێتە ئەڵێ ئەم کەسە تووشی نەخۆشی شت کڕین بووە بە تایبەتی بۆ جلکڕین ئەنێ یەک دنیا جلی هەیە بەڵام کاتێک پێ بچێ بۆ شوێنە من جلم نییە ئەچە جلێک ئەکرێت کە بۆ ئەو شوێنە لە بەری کات ئەمە لەوانەیە خۆشمان بە دوور نەبینەوە بە تایبەتی بۆ کەسانی کە لە ڕاگەانە ئێشەکەن هەمیشە حەزەکەنەوەی کە بە جوانتری شەوە دەرکەون یا بەتەر کەسێکی تر کە ڕۆژانە ئەچێتە دەرەوە ئەکرێ ئێمە بتوانین سوود لە پۆشاکانەمان وەرببینە هەموو ڕۆژێ ئێمە بچین شتی تازە بکڕین بێگومان ینی خۆی ئەمە کەوتوتە سەر بڵین ئیش و هەلومەرج و بارودۆخی کەسەکە یعنی هەندێک پیشە هەیە هەندێک کار هەیە کە تۆ وە ئەخوازێ کە زوو گۆڕانکاری لە جلوبەرگەکان تا بکەیت لە پێداویستیەکان تا بکەیت چونکە یعنی شێوازی ئیشکردنەکەت وایە بەدەست خۆت نییە ئەمە جیاوازە بەڵام بەشێوە عامەکەی بەشێکی زۆر بە تایبەتی سانمان پێم وا بێم کێشەیەمان زۆرە بەڵێ کە هەموویشە بۆ مەسەلەی جلوبەرگ وازین کە جلوبەرگەکانمان ئیتر تەواو یەک جارە بێ لەبەریکەیتەوە بێ بەکارینێتەوە بێ مستەمڕ شتی تازەتە بێ بە تایبەتی خوێندکارانی زانکۆ من بە حکومەوەی کە خۆم مامۆسای زانکۆم یعنی ئەو حاڵەتیان زۆر سیابینم بێگومان یعنی هەموو کەسێک لە هەموو شتێکە ئیدارەدان و بەڕێوەبردن زۆر گرنگە یعنی تۆ هەر لەو پۆشاکانی یعنی کە خۆت هەتە زۆر کەس ئەبینم زۆر خوێندکارم هەیە لە چەند پارچەیەک پۆشاک زۆر بە مراتەبی بە جوانی بەڕێکوپێکی ئیدارەی شتەکانێکە و ئیدارەدانی جلوبەرگەکانێکە بە هەمان شێوە یعنی بۆ هەموو تاکێک ئەمە ڕاستە کە ئەکرێتەوە ئیتر ئەگەر خۆراک بێ ئەگەر جلوبەرگ بێ ئەگەر هەر کاڵایەکی تر بێت تەنانەت کەلوپەری ناوماڵەکەت بێت ئەتوانین گۆڕانکاری تا بکەیت بەو شێوازی کە پێداویستیەکانی تۆ پڕکاتەوە و ئیشی تۆش بە شێوەیەکی ڕێکوپێک وەرێ بەڕێوە سەر پاشە وەکو کەسێکە پسپۆڕیز هەیە لە بواری ئابوووریە ئەگەر گەنجێکمانە بێت ئێستا مانگانە داهاتەکەی ئەوەنە نەبێت ئەتوانێت کەسێک بێت لەوەی کە بەم پرەپارەی کە هەیەی بتوانێت ئینڤستمنتی تیاکات بێت بە بەرهەمهێنەر بە دڵنیایی طبعاً هەموو شتێک لە ژیانە ئیرادێکی بەخۆتیەوێت ئەبێ خۆت ئیرادێکی بەخۆتت هەبێ بۆی کە تۆ بگەی بۆ ئامانجە بۆ هەدەفە کە ئەتەوێت پێ بگەیت مەوزوعی داهات و سنوورداری داهاتەکان ئەمە ئەتوان بڵێم ئێستا بەشێکی زۆری خەڵکی ئەگرێتەوە ئەم قسەیەم چونکە ئێمە بە بارودۆخێکی سەختی و چاتێپەڕ بووین لەم چەند ساڵەیە کەواتە ئەگەم قسەی بکەم حتا من یعنی زۆر جارکە وەکو پسپۆڕێکی ئابووری باسی پاشەکەوتەکەم بە ترس و لەرزەوە باسی پاشەکەوتەکەم چونکە یەکسەر جوابی خەڵگەوەی لە من موچەکەم ماشی قەرزەکان مەگاپەی بەمەوانە نەک پاشەکەوت بۆیە ئەم قسەی کە من ئەیکەم ئێستا بۆ تەواوی خەڵک و بینەران ڕاستە لە بەرۆی ئێمە بەشی زۆرمان موچە خۆرە موچەکانیش بە حکومی ناڕێکی هەیە ئەگەر حتا مەبلەغەکەشی زۆر بە لە بەرۆی کاتەکانی ناڕێکە لە کۆتایە وەکو ئەوە حساب بکە موچەیەکی کەم و سنووردارە هەبێت بۆ هەموو کەسێک ئەمە ڕاستە بەچی بەوەی کە لە بیداەتی بەرنامەکەش ئاماژەم پێکرد کە ئەبێ ئیدارەی موچەکەت بکەیت بە هەموو مانگی ضرورە تۆ کە موچە وەرئەگری ئیتر ئەگەر حتا شەرزی موچە خۆر بیلاوان بە کەسێک بی ئیشی ئازاد بکەیت بەس پارێکی سنووردارە هەبێت کە ئەو داهاتت ئەبێ کە ئەو موچێت ئەبێ پێویستە ماگانە لیستێک بۆ خۆت بکەیت لیستی ئەو کاڵانی کە زۆر ضرورە لە ژیانی خۆتا جیایکەیتەوانێ ئەو لەوێت بی بەوانی کە زۆر دەرەجەیەکە کە تۆ ژیانە ڕەفسە بەوە ینی بۆ نمونە کاڵامانەیە سەمە خواردنەوە گوهۆیەکانی گواستەوە ئینتەرنێت تا ڕادێک ئەمڕۆ بە یەکێک لە هۆکارە زۆر ضرورەکان لە ژیانیەمەیە ئەمانە ئەبێ بەشی ئەوە داهات جاکەیتەوانێت باقێکی هیچ سەر ئەو شتانی کە کەمالیە یاخود جوانکاریە یاخود ئیزافیە بۆ قسە خەرجیەکانە ئەمە ئەگەر پێویستی کرد لەم مانگەیە ئەگەر زانیت زەختێکی زۆر لەسەر موچەکە دروست نابێ قەرزارە ناکات چکە بەداخۆیمە لە مانگی ڕەمەزانە لە بەرۆی کە ئەم ڕێکخستنە ناکەین بۆ موچەکانمان بەشێکی زۆری تاکەکان بە تایبەتی و کەسانی کە داهاتیان سنووردارە خێزانەکەم دەرامەتەکان بەرەو ئاڕاستی قەرزاری ئەڕۆ قەرزارە بن بۆ لە بەرۆی کە پلانی نییە لە خەرجکردنەکانیە بە شێوازێک ینی هاوسەنگێکی لە بینی داهات و خەرجەکانیان ڕانەگرتەوە بۆیە واکە لە کۆتایی مانگەکە بەداخەوە قەرزارە بێ لەسەر خەرجکردنی داهاتەکانی بۆ زۆر ضرورە یعنی تۆ بەکاربەرێکی کڕیارێکی ئەچیتە ناو مارکێتێکەوە زۆر ضرورە لیستێکت پێوێ بۆ کڕینی ئەو پێداویستیانی کە هەتە چکە ئێستا شێوازی مارکێتەکان ئیتر ئەگەر بە ئەلکترۆنی بێ یاخود لە ناو مارکێتە مۆڵەکانە بێ بە شێوازێک کاڵاکان ڕێکێک لە سەرنجی بەکاربەر ڕائەکێشێ بۆ کڕنی زۆربەی زۆری کاڵاکان بۆی ئەوە پێویستەکان بنووتێ بەکاربەر کڕیار کە ئەچێتە ناو مارکێتێکەوە چێتە ناو مۆڵێکەوە دوکانێکەوە لیستێکی پێبێ بۆ ئەو شتانەی کە بە فعلی ئەو پێویستێتی بیکڕێ غەیری ئەو شتانەی کە خۆی ئێوە بیکرە لە لیستەکەی هەیەەوە باشترە سەری هیچ کاڵایەکی تر نەکاییان یعنی ئەمەنە مسایتر بێ بەسەر خەرجەکانی خۆیە ئەمانە سەرنجڕاکێشانی کاڵانە وای لێ نەکات کە خەرجێکی زۆرتر لە داهاتەکانی بکە باشەکە لە کۆتایی شتێک کە بێت پێت خۆش بێ ئاماژی پێ بکەیت و پاستی بکەیت دەستخۆشیتان لێ ئەەکەم سواز بۆ ئەم تەوەرە جوانە هیوادارم هەر تاکێک لە تاکەکانی
کۆمەڵگای خۆمان هەر تاکێکی کورت لە مانگی ڕەمەزان و بەدەریش لە مانگی ڕەمەزان هەوڵباڕێک خەرێکی زۆر باشی داهاتەکەی بێ بە تایبەتی لە بەرەوەی ئێمەسا یعنی موچەکانمان ناڕێگە یعنی چەنەڵی سابتی پێوە نییە بۆ ئێوە باشترا کە بتوانین هەر کەسێکمان لای خۆمان وەکو ئابووری ناسە وەکو سفۆڕێکی ئابووری ڕەفتار بکە وەکوتم ئابووری ڕەزیلی نییە بەس ڕێکخستنی داهات و خەرجەکانمانە بەو شێوازی کە بتوانین ئیدارێکی باشی بکەین و خۆش گوزەران بین. زۆر سپاسکتر لاڤە، زۆر سپاس بۆ زانیاریەکانت، زۆر سپاس بۆ ئامادەبوونت، زۆر سپاس. بەڵێ خۆشەویستان وەکو ئاماژەمان پێکردەوەی کە ئێمە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە پێمان خۆشە هەشت شتێک کە دڵمان ئەیخوازێت بیکڕین بەڵام ئەمە هەندێک جار زیان بەلایانی ئابووری ئەگەن و چۆن لەوەی لە تەوەرەکانان دکتۆرەش ئاماژەی بەوە کرد پێویستە ئێمە پلانێکی باشمان هەبێت بۆ ئەو خەرجەی کە لەو مانگایە داهاتی ئێمە پێویستە پلانێکی باشمان هەبێت بۆی. زۆر سپاس بۆ ئێوە کە تاکو ئێستا بینەری ئێمە بوون، پای گەورە نوێژ و ڕۆژ و تاعاتی هەموو لایەک قبوڵ بکات.